دوای چەند ڕۆژێکی تر پشووی هاوینەی پەرلەمانی کوردستان کە ماوەکەی 2 مانگە دەست پێ دەکات ئەگەرچی بەهۆی کەمکارکردنی ئەو خولەی پەرلەمان ئێستا کۆدەنجێک لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان هەیە بۆ کەمکردنەوەی ئەو پشووە، بەڵام بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پارلەمانتاران تەنیا دەتوانن مانجێک لە پشووەکەیان کەم بکەنەوە بە هەر شێوەیەک بێت مانجێک پشویان دەمێنێت. وەکو ئاگادار بم لە ناو هەموو فراکسیۆنەکانە کۆدەنگیەک هەیە لەسەر ئەوەی کە مانگێک لە پشوەکە هەڵبگرن، بەڵام بەپێی پەیڕەوی ناوخۆ تەنها بە دوو لە سەرسی دەنگی ئەندامان پەرلەمان بۆی هەیە 1 مانگ لە پشوەکە لابەرێ. خولی چوارەمی پارلەمانی کوردستان کە لە 6 یانزەی ساڵی ڕابردوو دەستی پێکردووە، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان بۆ ماوەیەکی زۆر هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەدا. سەرۆکی لیژنەی یاسایی پارلەمانیش دەڵێت جگە لە دەنجی دوو لە سەرسەی پارلەمانتاران چەند مەرجێکی تر هەیە بۆ کەمکردنەوەی پشووی پارلەمان. پێویستیمان بە 3 مەرجە بۆ کەمکردنەوەی پشوو وە زیاد درێژەدان بە کارکردن. مەرجی یەکەم 2 لە سەرسەی ڕەزامەندی ئەندامانی پەرلەمان و مەرجی دووەم پێویستە لە مانگێک زیاتر نەبێتن و مەرجی سێمیش پێویستە ئەو هۆکارانە دیاری بکرێن کە بۆچی ئەو خولە درێژ دەکرێتەوە. پارلەمانی کوردستان ساڵانە 4 مانگ پشووی هەیە کە ئەویش دابەش کراوە بەسەر پشووی هاوینە و زستانە. پشووی زستانەی پارلەمان لە 1 دەست پێ دەکات تاوەکو 1 پشووی هاوینەش لە 7 دەست پێ دەکات تاوەکو 1 زیاتر لە 275 ڕۆژە خەڵک متمانەی بە پارلەمانتارانی خولی 4 کردووە. 240 ڕۆژیشە ئەوان بوونێتە پەرلەمانتار. لەو هەموو چاوەڕوانیا ئەو پەرلەمانتارانە تاوەکو ئێستا 1 قانونیان بۆ ئەو کوردستانە دەرنەکردووە. پاشماوەیەکی تریش 2 مانگ پشوو چاوەڕێی ئەو پەرلەمانەیە. هاوکار عەبدوڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.